یەکێک لە ئیدارە سربەخۆکانی هەرێمی کوردستانە کە ماوەی زیاتر لە ساڵێکە لەلایەن حکومەت هێرێمی کوردستان بۆتە ئیدارەیەکی سربەخۆی گرنگ. ئەویش ئیدارەی سربەخۆی داخۆیە. دەمەوێت لەم بەرنامەیەدا بزانم لە ماوەی ئەم ساڵەدا لەلایەن حکومەت هێرێمی کوردستانەوە چی بۆ ئەم ئیدارەیە کراوە، ئەو پرۆژە گرنگ و استراتیژیانە چین کە چوونەتە بواری جێبەجێکردنەوە بۆ خەڵکی ئەم سنوورە. زاخۆ هەڵکەوتەی سنووری جوگرافیەکەی وای کردووە کە بە شارێکی گرنگی بازرگانی لە قەڵەم بدرێ بۆ پێی گەورەترین دەواازەی بازرگانی لە نێوان وڵاتی تورکیا و هەرێمی کوردستان و عێراقدا لەم سنوورەدا بوونی هەیە. لە ماوەی تەنها یەک ساڵدا زیاتر لە 150 پرۆژەی خزمەت گوزاری و استراتیژی بە گوژمەی زیاتر لە 160 ملیارد دینار لەم شارە واتە لە ئیدارەی سربەخۆی زاخۆدا ئەنجام درراوە. سەرجەم پرۆژەکان بە ڕێژەی 170 تەواو بوو، بە ڕێژەی 130 لە ساڵی داهاتوودا دەخرێتە خزمەتی هاوڵاتیانەوە. پێش بوون بە ئیدارە سربەخۆی زاخۆ سەرمایی وەبەرهێنان لەم شارەدا نزیکەی 1 ملیارد دۆلار بووە، بەڵام تەنها لە ماوەی ئەم ساڵدا 70 پرۆژەی جۆراوجۆر پێشکەش بە دەستەی وەبەرهێنان کراوە بۆ ئەوەی پرۆژە گرنگ و استراتیژیەکان لەم شارەدا ئەنجام بدرێت، ئەویش بە گوژمەی زیاتر لە 500 ملیۆن دۆلار. گۆی ژمارەی دانیشتوانی ئەم سنوورە 300,000 کەسە. زاخۆ هەر لە ڕووی بازرگانیۆ نا، بەڵکو لە ڕووی پەناگەی ئارامی بۆ ئاوارە و پەنابەرەکان لە خۆ گرتووە. بە جۆرێک زیاتر لە 90,000 ئاوارە و پەنابەر لەم شارە دڵگیرەدا جێگای بۆتەوە. ئەوەی مەبەستی منە لەم بەرنامەیەدا بە دوواداچوونی بۆ بکەم لەگەڵ کەسانی پەیوەندیدار لەم ئیدارەیەدا بزانم ئەو پرۆژە و خزمەت گوزاریانە چۆن کاریان لەسەر کراو و لە هەمان کاتیشە پلانیان چییە بۆ ساڵی داهاتوو لە بوژانەوەی ئەم جارەدا بە دوواداچوون بۆ ئەم بابەتە دەکات. لە ڕووی ئابوووریەوەی ئیدارەی سربەخۆی زاخۆ پێگەیەکی گرنگی هەیە. دەواازەی سنووری ئیبراهیم خەلیل کە یەکێکە لە گرنگترین دەواازە سنووریەکانی هەرێمی کوردستان لە سنووری قەزای زاخۆیە کە هەرێمی کوردستان بە تورکیا دەبەستێتەوە و ڕێگەیەکی بازرگانی گرنگە بۆ هەرێمی کوردستان و عێراقیش. ڕەنگە ئەوەی زاخۆ تەنها وەک دەرچێکی بازرگانی تەماشاکرابێت، بەڵام زاخۆ لە کۆمەڵێک سێکتەری دیکە هەنگاوی گرنگی ناوە، لەوانە گەشتیاری و کشت و کاڵی و پیشەسازی. دەستپێشیان بەرنمەیە لەگەڵ سەرپەرشتیاری ئیدارەی ئەو شارە بزانی لە ماوەی ساڵێکدا چه خزمەتگوزاریەک پێشکەش کراوە. کاگۆدار کۆتایی ساڵی 2022 ئەگەر وەک کەسی یەکەمی ئیدارەی سربەخۆی زاخۆم پرسیار لێ بکەم ئێوە لە ماوەی ئەم ساڵەدا چیتان کردو بۆم ئیدارەیە؟ طبعا ماوەی ساڵێکێدا کەم وەکو ئیدارە سربەخۆی زاخۆ دەست بەکار بووین ما پلانە خودەینە بوو ماوەی ساڵێکێ دە هەمی کارتاندا تایبەتیژی ئەو کارتە بن ئەوێک و گرێدای بژین و ژیارە خەڵکێ دەبێت و ئەوە ڕاستپەردە بەڕێز جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێمی کوردستانە ڕێزدار کاک مەسرووری وارزانی و ئەو پرۆژە بن ئەوێک بۆ گرێدای بژیانە خەڵکێ بە طبعی ما ئەو پلانە کومەدەی نادی خۆشبەختانە ئەم گەشتبینین کە زۆر پلانێت مە چوونە بوارێ جێبەجێکردنەوە و زۆر پرۆژێت مەشێکێ دومای کاتە سەرجەمێک و ئەو پرۆژێت هاتینە ئەنجامدان سنووری ئیدارە سربەخۆی زاخۆ و نێزیکی 105 پرۆژایە هەمی سێکتەرە بخۆوەت گرێتن ئەوەی و جهێ گرنگە بوو ماک وەکو ئیدارە سربەخۆی زاخۆ و خەڵکێکی زۆر بێژن گلەیل سەر هەبوو قیرکردنەوە جادێت زاخۆ بەک و پرۆژەیەکی استراتیژی بوو و مەرحەلەیەکێک و 108 کیلومتر ناو شارێ زاخۆ بهێتا قیرکردنی خۆشبەختانە نێزیکی هەفتێ هەتا هەشتێ سەدێ ئەو 108 کیلومترە بێژنی هاتی نەقیرکردنی و ئینشاءالله پشتی ساڵانی قۆناغا دوێ دێ دەست پێکەتن بغدێ هەمی شارێ زاخۆ و هەمی سنووری ئیدارە سربەخۆی زاخۆ ئەو جادێت و گەرەکێت و ماینە نەقیرکردی بهێ نەقیرکردن پروژه دیک و کرده صحی و کرده پرورده خوشبختانه ما گرینگی که زور داره کرده پرورده و هر واسه کرده تندرستیش بواره تندرستیش کمک و پروژه هات نه انجام دان نجان کردن و برفران کردن نخوشخانه تنگاوی الزاخو
و دابینکردنا ئامێرێت پزیشکی هەروەسا نوێژەنکردنا هەموو ئەو بنکێت تەندروستی سنووری ئیدارە سەربەخۆیە زاخۆ دابینکردنا دکتورên پێویست بوو vê buwarî vekirina hindek qismak û hîç wicûdek li zaxwe nebû bû hindێک û xelkê me neçte derveyê şarî û li vêrê selametê wê bihête parastin. Ev bi warê kertê sihê de bi warê kertê perweredeya nûjekirina sû heşt qutabxana bûye û drustkirina 5 qutabxanên nî wê nexweşbextane ku ev ji zorbeya zoram kotayatîne û hindek qutabxane dibin warê cêbecêkirinê dane înşallah bu sala ayînde dê bêjin wekû sûd lê hête wergirtinê qutabiyên me dê li nav daxwînin. Tabii ev projeyekî gelekî giring e ku hîç wextekê hikûmeta Herêma Kurdistanê bêje wekû proje hikûmetê bi warê kertê geştiyarî vê kujmeyê ku lê xerc bikitin û bikevite xizmeta hewlatiyan de ev proje henê sîmoyê bajarê Zaxo dê hête guherîne û înşallah sala ayînde da ku hedefa me ew proje bikevite karî rêja geştiyaran hemî Herêma Kurdistanê û Iraqê seredana vê sinûrî bikin. Bu warê cida hemî kar û projeyên encam dayîn. باشە کە دیتە ناو زاخۆ دەبینی هەست بە جۆڵەیەک دەکەی لە ڕووی وەبەرهێنان و دروستکردنەوە من ئەمێ ئەم پرسیارە لە بەڕێستان بکەم چۆن هانی وەبەرهێنەرە ناوخۆیەکان دەتەن بە تایبەتیوانی کە خەڵکی زاخۆن کە وەبەرهێنان بکەن و ئێستا ئێوە تەرکیزتان زیاتر لەسەر چه پرۆژەکانە لە ناو ئیدارەی سەربەخۆی زاخۆ خۆشبەختانە سوپاسی وەک و وەبەرهێنەرێ زاخۆ و سەرمایهدارێ زاخۆیەت هاتینە پێش بۆ هەندێک و ئەم زیاتر پروژه دیت گشتیاری و حتایت سکنی حتایت بجن بازرگانی وی سنوری بکن ام گشبینی کو افریقا زاخو برای بنیادی بود دو اوتل 5 استاره هاتین دامزران دانان و کار سرتیتا کردنی پروژه دی شهر سیاحی دوروبر زاخو و گاوت هنه درست کردنی یعنی پروژه زوره و از بارم وی بواری داشت همی او کومن اشارت بدهید دولمند و بزنسمن ادوی شهری و برهنه ادوی شهری دستی هاری کاری درش کردی کو پروژه زاخو انجام دادن و امش پروژه کو اداره و کو حکومت کو و راسپاردا برای جناب سروک حکومت هریم قصه همی آسانکاری و ریک به بهت دادن کو و برهنه ناف خوی دوره خوب ببینیدن و کار بکه تلویزیونی بو زاخو آینده کی باشه پیش و هم گشبینن ان شاء الله سال دهاتی دا رنگ زاخو بچتات مناقض باشتر هم بواره گشتیاری همش بواره تجاری پرۆژەکانی ئیدارەی سەربەخۆی زاخۆ کابینەی نوێم 128 پرۆژەی جۆراوجۆر سەرمایە 160 ملیار دینار 98 پرۆژەی تەواو بوو 30 پرۆژە لە ژێر کاردا دەرفەتەکانی وەبەرهێنان لەم شارە زۆر بە فراوانی کاری لەسەر کراوە لەلایەن خودی وەبەرهێنەری ناوخۆیی شارەکە و تەنها لە ماوەی ساڵێکدا زیاتر لە 70 پرۆژەی هەمەجۆر پێشکەش بە دەستەی وەبەرهێنان کراوە بۆ ئەوەی هەڵسەنگاندن بۆ پرۆژەکان بکرێت و وەبەرهێنەران دەست بەکاری خۆیان بکەن لەگەڵ بەڕێوەبەری گشتی وەبەرهێنانی ئەو شارە گفتوگۆ دەکەین سەبارەت بە پرۆژەکان. ئیدارەی سەربەخۆی زاخۆ ماوەیەکی کەمە ینی بۆتە ئیدارەیەکی سەربەخۆ بەڵام ئەوەی پرسیارە بۆ وەبەرهێنان یانی دۆخی وەبەرهێنان چۆنە لەم ئیدارە سەربەخۆیدا ئەگەر ئەم هەڵسەنگاندنێکی بکەین بوو ڕێوەبەریەمە ئەفماوێ چوویدا بڕاستی مە gelek ڕوتینێکی ئەم کردی ئەگەر ئەم شڕیە کارگیری و ئەم سەحکینێ هەروەسا مە پەیوەندیت زۆر بهێز ئلگەل وەبەرهێنەرێت پەیداکردین ئەڤەژی مە دید و پەیامە خوددا هەر لە دەستپێکەدا مەزراندنامە مە ئەڤ دید و پەیامە بەلاف کردی و مەیەگوتی ئەم دێ پەیوەندیت بهێز دگەل وەبەرهێنەرە پەیداکەین زێدەباری پەیوەندیت بهێز گەلدام و دەستگەهێن میری سنووری ئیدارە سەربەخۆیە زاخۆ کل ئیدارە سەربەخۆیە زاخۆ بۆردێک هاتیە چێکردنش چەندین مؤسسات و لاین پەیوەندیدار ئەبێت علاقەت بۆ بەرهێنانە بەهین ڕۆژانە ئەم کۆمبیناتکین و پلان و بەرنامە بوو پروژێت وەبەرهێنانێ و پروژێت خزمەتگوزاریژی دەینین هەروەسا vê mawê borî da me profilê wêberhênanê ya sala 2022 me çêkirî profilekî pirêkûpêk e û li gel master planê zaxo jî diguncitin heseb îstîmalatê erdê land usê evê hatî texsîskirinê master planî da û teqrîben me di vî mawê kêm da me 71 projeyê wêberhênanê wergirtîn ji wan 20 ما داخازا
ترخانکردنا عرضی کری بوش لاین پیماندیدار و 18 پروژه جی ما یه پسنده دست پیکری یه بو کرین. بس کاک جگەر خوێن پرۆژەکان چین یعنی هەموو یەک پرۆژەی دیاریکراون یا پرۆژەکان هەمە جۆرن؟ طبعا كاك دياري هر تظاني كارنامه حكومة هرم كردستاني كوبتر اهتمام داي بكارت پیشسازی و کارت کشتوکالی و کارت گشتوگذاری پروفایل ما و برهنانی جیز زور به هر زور پروژه خدمت پروژه گشتوگذاری بیم پروژه 45 ساله اش پروژه ما پروژه گشتوگذاری بیم بس اف ما بوری دا اف پلانامه دینای و اف پروژه ما ورگرتین و ابد ما بری بنیاتی بودیناین پروژه جی پروژه کی کشتوکالیه بردکی هاتیه چکرنی همی پیگ به هاری کارن و پیگ به مشیا ام اوی پروژه بین وجوده لە ڕووی وەبەرهێنانەوە لە ساڵی 2022 لە زاخۆ باش بووە چۆن بووە ینی ئێوە دەتانەوێت 2023 بە هەمان شێوە بە یا فەرقی هەیە و پرۆژەی باشتان هەیە لە 2023 خەنە بواری جێبەجێکردنەوە طبعا توزانی ڕێڤەبەریە مەوە گشتی ڕێڤەبەریەکی شنی یهاتی چێکردنێ ئەوە تقریبا 5-6 هەیڤەکە ئەمە دەست بکار بین حتى مروف مؤسسة كيجي تشيب كتن براستينا نفسانا هي طبعا سوباسيفا بهاريكاريا دستوا برهناني وإدارة سربخويا زاخو ماشية ام في مؤسسة شني بدامزين بنايات وب أثاث وب كارمند و جالك بروبوزالت ورقرتين وما جالك بروجا البرن إن شاء الله البو 2023 ام جيبة كين شوان بروجا جي وك يعني بلان ما دينا بو إدارة سربخويا زاخو بو سال 2023 چندین سکتر بخوت گرتن خاصة سکتر پیشسازی چونکو سروک حکومت هرم کردستان رئیسدار مسرور بارزانی بسوپاسی و رضامندی کرد کو 800 دونمت عردی بین اطفاء کرنه بو دبرا پیشسازی امنو که کار سردکین ام نخشین وی پروژه دینین اوه ایکش پلانه ما سال 2023 انشالله دی چت بواره جیبجی کرنه دا اف پروژه ها دیف توقعات ما نزیکی 5000 فرصه شولی دی بو خلق ما بو گنج ما دی پیدا کتن پرۆژەکانی وەبەرهێنان کابینەی نوێم لە ئیدارەی سربەخۆی زاخۆ پیشەسازی، بازرگانی، گەشتیاری، نیشتەجێبوون و پەروەردە. 9 پرۆژەی استراتیژی، سەرمایە 582 میلیۆن دۆلار، پرۆژەی تەواوبوو لە 175. گرنگترین پرۆژە خزمەتگوزاریەکان لەم شارەدا ڕاکێشانی بۆڕی ئاو بۆ سەرجەم کۆڵانەکانی ئەو سنوورە، دروستکردنی 2 پرۆژەی بۆڕی ئاوی قوڕز، خێرتاوکردنی شەقامەکان، ڕوونکردنەوەی بەشێکی زۆر لە شەقامە سەرەکیەکان. بەڕێوەبەری شارەوانی زاخۆ ئاماژەش بەوە دەکات لەم ساڵدا زۆر خزمەتگوزاری هەمە زۆر پێشکەش بە هاوڵاتیان کراوە لەم سنوورەدا. لە ئیدارەی سربەخۆی زاخۆیە پرۆژە خزمەتگوزاریەکان کە تایبەتن بە بەڕێوەبەرایەتی شارەوانی لە سنووری ئیدارەی سربەخۆی زاخۆ چییە؟ ئەو پرۆژە خزمەتگوزاریانە چێکەوە پێشکەشی دەکەن؟ پشتی ئیدارە سربەخۆیە زاخۆ هاتیە ڕاگەاندنش لای جەنابێ سەرۆکی حکوومەتێوە و جەنابێک کە گوهدار هاتە دەستنیشانکردن وەکو سەرپەرشتی ئیدارە سربەخۆیە زاخۆ و ئەم جا هاتین دەستنیشانکردن بۆ سەرۆکاتیا باژێڕوانیا زاخۆ ما چەند پرۆژەیەک ئەنجام داینە بۆ وەکو خزمەتێک بۆ شارێ زاخۆ. یەکیشوانە پرۆژێ ئاڤرێژی سندوقی بۆ درێژە هەیە 10 کیلومترە هەروەسا چەندین جادە هاتنە سەخبێریکردن و قیرکردن درێژە هەیە 108 کیلومترە و کار نوکە بەردەوامە سەر چەند پرۆژەیەکی دی چەند تاخێن جودا جودایان زاخۆ و بەری نوکە خزمەتگوزاری نەگەشت بنە وان تاخە. ئەم خزمەتگوزاریانە هەر بەردەوامە بێ یا تەنها چەند منتیقەیەکی دیاریکراو هەیە؟ خزمەتگوزاری ئەو تاخێت ڤەگرتین کە خزمەتگوزاری بچنێ بەری نوگە خزمەتگوزاری نەگەشتبوونەوە تاخە ئێمە ئەم هەر بەردەوامین ئینشاءڵڵا مستەمر بین بۆ پێشکەشکردنا خزمەتگوزیارە بۆ وان تاخە و تاخێن دیتر ژێ مە ئایندەدا هەیە خزمەتگوزیاری بوو
پێشکەش بکەین. پلانی ئێوە چییە بۆ ساڵی داهاتووە تا لە ساڵی 2023 تەرکیز لەسەر کام پرۆژەیە زیاتر دەکەن؟ پرۆژەمە ئینشاڵە بۆ ساڵی بێتن پتر خزمەتگوزاری پێشکەشی هاوڵاتیە وان تاخێت خزمەتگوزاری تان و کەنەگەشتێ تایبەت مەجاری هەروەسا جادێتوانە بێنە قیرکردن هەروەسا مە البەرە ساڵا 2023 ئینشاڵە ئەم پتر گرنگی بدین کەسکاتیە ناو زاخۆدا و دەوروبەری زاخۆ و چونکی کەسکاتی لە دەوەری زاخۆ بزانم زۆر کەمە. بەوپێی ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان لە هەوڵی ئەوەدایە سەرجەم بەڕێوەبەراتیەکان لە ئیدارە سربەخۆکان بکاتەوە بۆ ئەوەی کار ئاسانی تەواو بۆ هاوڵاتیان بکات. کردنەوەی نووسینگەی نشینگە یەکێکی دیکەیە لەو هەنگاوانە کە ئێستا بە شێوەیەکی سەرکەوتوو لە ڕێگای سیستەمی ئەلکترۆنیەوە کارەکانی خۆیان ئەنجام دەدەن. Vekirina nivîsîngeha Akîncî bûn li îdareya serbexweya Zaxo êk ji destkeftên îdareya serbexweya Zaxo e bi biryara civaka wezîran û Wezareta Navxwe Hikûmeta Herêma Kurdistanê me li roja 2021 dest bi kar kiriye. Ew ji berî ku dest bi kar bîn ji berî ku dest bi kar bîn ew hemî pêtiviyên me hatîne terxankirin û جلای اداره سربخوی زاخوه و هاتیه برهف کردن وک میلاک و جهو آلاوین کاری. او خلکین دینه ویری اوین جدر وی هرمه آسان کاری بود ایتا کرنه بو کارن وانیت اقامت روزانه. او خلکی قصدا مدکن لزاخو اوین کو خلکت بیانی نه جدر وی هرمه دین وکی خواستن زاخو کو باجره کی سنوریه لسر حدود ترکیه پتریا خلکی قصدا نویسینگه ها ما آکنجی بونه دکن خلکی ترکیه نه و خلکی سوریه نه بو تایبتی بو کاری قصدا ویره دکن لویره کار دکن یانجی هندک بازرگانن یانجی هندک کو طرفه که زواج کریه کو خدماتی هید نو برا خلکی ما و خلکی ترکیه و هر سوریه دا خدماتی کرینه و قصدا ویره دکن بو در خستنا کارتا آکنجی بونه و که صلاحیات و دستحالات من نوکی پارزگهانن ام دا خازج وزارت ناخو دکن که او دستحالات داین پارزگه بدنامه به همان شیوه ام جدشین ویره پتر خدمتا خلکی بکن یعنی بو جار بو نمونه بو جارایی که خلق دویا بو در خستنا اقامه قصدا پارزگه ها دوکی بکتن امشین بوجارایی که لویر بو خلک خو کارت آکنجی بونه دریخن بکو سردانا پارزگاه دو که بکتو بکو و یعنی مصرفه بکتو و تعبیر بینتن. هەروەها لە زاخۆ چەندین شوێنەواری مێژووی گرنگ هەیە کە بەپێی زانیاریەکانی فەرمانگەی شوێنەواری مێژووی دهۆک 159 شوێنەواری مێژووی لەو قەزایە دەستنیشان کراوە لە گرنگترینیان پردی دەلال کەلی زاخۆ کەلی قوبات پاشە و شوێنەواری کێستا ئەمە جیالەوەی ئەم شارە خۆی دەرچەیەکی گرنگی ئابووریە و پێشنیاری شارەزایانی ئابووری چیە بۆ باشکردنی دۆخی شارەکە. لە زاخۆ چی بکرێ باشە بۆ ئەوەی کە هەم سوود بۆ خەڵکەکە شێبێ و دوجارش بۆ خەڵکی هەرێمی کوردستان هەبێت. هەر باژێرێک سەر ناکەوت پێش ناکەوت ئەگەر یەک خەڵکی وێ هۆریکار نەبێت دوو ئیدارەکی ئەکتیڤ نەبیت ئیدارەکی ئەکتیڤ نەبێت سێ پاڵپشتیە حکومەتێ نەبێت واتە دەسەڵاتە سیاسی ئەف هەر سێ شتێت هە هەر سێ بوارت هە باژێری قووەت لێتکن باژێری ئەکتیڤ لێتکن باژێریش قۆناغێکیت بنە قۆناغێکی دیت گەل ئەو پێنج فاکتەرێت سەرەکیەوێت مەبەحث کرد بجا پێتیڤە ئەم ئەڤروکە ئیدارە سەربەخۆیە زاخۆ پێنگابێت باشێت پیرۆزێت هاوێتین تەنانەت بابەتی ئاوەدانکردنێ بابەتی گرێدایی نوێژەنکردنێ بابەتێن پرۆژێن نوی یەت خزمەتگوزاری دەستخۆشیەتکین کارێکی باشە تێتەکردنێ و ئەم چاوەڕێی بوارێن دینە هەندێک بوارێ دی کار بێت سەرکردن بۆ پێیکە دەواازەیەکی گرنگی سنووری هەیە لەگە وڵاتی تورکایە چۆن لە ڕووی بازرگانیەوە گرنگی زیاتر بەم دەڤەرە بدرێت. ڕاستی بابەتی بازرگانی و زاخۆ
وەکی ناسنامەکیە ژێک نایە جوداکردن زاخۆ ساڵێت هەشتیا ساڵێت نۆتان بێژن پشتی سەرهەلدانا پیرۆز کارێ بازرگانی دەست پێکریەت وی باژێریدا حقیقت ئەف ئالوگوریە بازرگانیت ناوبەرە هەرێمێ و باکوورێ کوردستانê گەشتیەوی ئاستی ئاستێکی پێوانە پێتیڤە ئەڤروکە حکومەتە هەرێما کوردستانê vê تایبەتمەندیە گرنگیا vê باژێرê هەی تەرخان کرد بۆ خزمەتە هاوڵاتیە vê باژێری و هەرێما کوردستانê هەمیە ئبدانانە پرۆژێن استراتیجی لە ڕووی سوودوەرگرتن لە گەنجەکانمان لە بەشە جیاوازەکان لە ناوەندە ئەکادیمیەکانی ئاین چۆن وا بکەین کەرتی تایبەت و ناوەندەکانی خوێندن بگەێنین بە یەک یانی سوود لە یەکتری وەربگرن بێگومان ناوەندێن خوێندنێ مفایەخ و نابینێت ئەگەر نێتت ناو بازاریدا و ئەم بێژین شێرینگ نەکرد واتە پشکداریە نەکرد ئەدگەل ئەو بزاڤە حکومەتێ یان بزاڤە هاوڵاتیت ناف باژێریدا بوو بژانەوەیە ئابووری و بژانەوەیە پیشەسازی لەوڕا ئەڤروکە دەستخۆشی بە مەزانکوێ زاخۆی هەی مە پەیمانگا تەکنیکیە هەی بە پەیمانگەهێن تایبەتت هەین بەڵام بابەتێ مە ئەڤروکە زاخویە ئایا وی ملیۆن دیناری سەرێهەی بێت چتە دهوکێ و هەولێرێ سەرفت کرد مەزێخت یان چتە سلوپیە و دیاربەکرێ و ئستانبولێت مەزێخت یانجی ئەو پێتیڤین وی هەین دوی باژێریدا دەست بکەوت لەوڕا پێتیڤە ئەڤروکە gelek سەکتەرت زاخودا بێژن تەمامکەرێت ئێک هەبن تەمامکەرێت ئێک هەبن واتە کەسێک ئەو وڵاتە یان ئەو باژێرە زەنگینە یان ئەو باژێرە خۆشگوزەرانیتیدا هەیە دەمێ اعتیمادت هێلتە سەرخۆ بۆ هەمی سەکتەرە چی بۆ خوێندنێ بێت چی بۆ خزمەتگوزاری بێت چی بۆ شمەکا بێت چی بۆ کەلوپەلا بێت چی بۆ سامانی سروشتی گشتی بێت زێدەباری وێ هێزا کاریژی هێزا کاری یê باژێری بێتە بکارخستن پترش هەندێ هێزا کاریش دەربە بێتە بێرێدا تەنانەت جیاوازی نە هەرێما کوردستاندا بەڵام ئەڤروکە بابەتێ مە باژێرەیە چاوە ئەم دێ بژانەوێت ناودا ڕەخسینین. کۆتاجار دەینەوە لای سەرپەرشتیاری گشتی زاخۆ دەمانەوێت ئەو زانیاریانەش وەربگرین کە بزانین بۆ ساڵی ئایندا کام لەم پرۆژانە لە کارە لە پێشینەکانی حکوومەت و ئیدارەکەی دەبێت بۆ ساڵی ئایندا. کاک گودامن بەرنامەکەم تایبەت کردبوو بە زاخۆ کۆمەڵی لێدوانی تریشم وەرگر لە بەڕێوەبەرەکان بەڵام ئەوەی کە من دەمەوێت لە کۆتایە لەگەڵ بەڕێستان باسی بکەم زانم پلانتان چییە؟ باستان کرد پێشتریش کە زاخۆ ناوچەیەکی گرنگە هەڵکەوتەی جوگرافیەکەی گرنگە لە ڕۆی بازرگانیەوە بەڵام دەمانوێت ئەگەر مقارنە بکەین 2023 باشترە بێت لە 2022 حتما ئەم زۆر گەشت بینن و بۆ ساڵا 2023 پرۆژێت باشتر و خزمەتێن زیاتر بۆ زاخۆ هەبن بە سوپاسەوە بەڕێ جەنابی سەرۆکی حکوومەتە هەرێما کوردستانی ڕەزامەندی سەر هەموارکردنە ماستەر پلانە زاخۆ و دێچتە بەرفرەتر و سنوورەیە دێ بەرفرەتر بێت و دێچێت بۆرێ جێبەجەلمێدا بۆ ساڵێت ئایندا و سرنجە هەموو خەوڵاتیت عێراقی و هەرێما کوردستانی بکێشن و سەردانە وێ ناوچێ بکەن. یەکێک لە کار و پەیرە و پرۆگرامەکانی حکوومەت ئەوەیە کە ئاسانکاری بۆ کەرتی تایبەت دەکا بۆی زۆرترین هەلی کار بڕەخسێنێت ینی هەنگاونان بەرەو کەرتی تایبەت بۆ ئەم ئیدارەیە چۆن دەبێت ئەمە ئاسانکاری مەبوو هەموو ئەو بزنسمەن و بەرهێنەرێت سنووری ئیدارە سەربەخۆکردن خۆشبەختانە هەندێک پرۆژەمەیەت هەیە نزیکی 400 میلیۆن دلارانن و دەکردێت تایبەت دەست پێکات ئینشاڵڵا ساڵە ئایندەدا و ئەف پرۆژێت گەشتیارینە و بازرگانینە و هەروەسا سەکەنیژە تێدا هەی ئەvە دێک گرنگ بژانەوە کە vê شاری یان بژن vê ئیدارێ دێ خۆڤە بینێتن و دەلیڤە کاری وەکو جەنابێ بەعسکری بۆ خەلکێ دێ زیاتر هەبن چونکە هەندێک و ئەم بشێن کەرتێک گشت و کاڵی و کەرتێ گەشتیاری الڤی سنووری بەرفرە بکەن دێ دەلیڤە کاریژ بۆ هەوڵاتێت مەزێ دەبێت و دێشێن سرنجا خەلکێژێک ڕاکێشین بۆ vê شاری و بشێن بێژن سەردانە vê سنووری بکەن و بژێتنەوە ئابووری vê سنووری زێ دەبێت ئەڤەش ناحیە شارێڤە وەکو من ئیشارەت پێدای و دەواازە سنووری ئیبراهیم خەلیل بژن دەواازە زاخۆ کەفتە سەر بێژن ناوبەینە دوو وڵاتەدا تورکیا و سووریا ئەڤێژێک و فرسەتە زیاترە دای خەلکێڤێ ناوچێک و زیاتر احتیمامی ئەم بدەن هەم لایەنێ تیجاری هەمیش دروستکردنا کارگەها بۆ هەندێک و فرسەتێت کاری زیاتر بێت یعنی طبیعی کۆتایی دەمتشێ بێژین زاخۆ ساڵە ئایندەدا دێ ئەو پرۆژێت کومە دەست پێکرین دێ سیمایە پێوە دیار بیتون و پرۆژێت ئایندەژە دێ هێنەوە جودێ ئینشاڵڵا. وەبەرهێنانی کەرتی تایبەت لە ئیدارەی زاخۆ
30 پرۆژەی هەمەجۆر سەرمایە 873 میلیۆن دلار پرۆژەی هەڵوەشاوەکان 8 پرۆژە پرۆژەکانی کابینەی نوێم 7 پرۆژەی پێشکەش کراو 20 پرۆژەی پەسەندکرا و سەرمایە 582 میلیۆن دلار